لەگەڵ بەرەو پێشچوونەکانی ئەم سێ ڕابردووی هێزە عێراقیەکان بۆ ئازادکردنی مووسڵ، بەڵام خاوبوونەوەیەک لە ئۆپەراسیۆنەکەدا هاتۆتە ئاراوە بەهۆی دانانەوەی بۆمب لەلایەن تێرۆریستانەوە لەسەر ڕێگە سەرەکیەکان و خانوبەرەکاندا و کردنی خەڵکی سڤیلیش بەسپەر. مع بدء معركة تحرير الموصل لەگەڵ شەڕی مووسڵدا چاوەڕوان دەکەین ترۆریستان بەرەی تری شەڕ بکەنەوە تا فشارەکەی مووسڵ کەم بکەنەوە. لەوەتای ئۆپەراسیۆنی مووسڵ دەستی پێکردووە، تێرۆریستان هێرشی جۆراوجۆریان کردوێتە سەر شوێنەکانی تر لەوانە ئەو هێرشانەی کرانە سەر دامەزراوە حکوومەتیەکان لە شاری کەرکووکی دەوڵەمەند بنەوت. منطقة كركوك كانت خطيرة للغاية لأسباب. كركوك ڕوبەڕووی مەترسیی گەورە دەبێتەوە لەبەر چەند هۆکارێک لەوانە ڕێگەیەکی گرنگی پێکەوە بەستنی بەغدا و هەولێرە، ڕێگەی گەیاندنی پێداویستیەکانیشە بۆ لەشکری عێراق. تۆریستان دەخوازن هێزە عێراقیەکانی لە هەولێرن بەرەو کەرکوک بکێشنەوە تا فشار لەسەر مووسڵ کەم بێتەوە. هێزە ئاسایشی عێراقیەکان لە تەواوی ئەو ناوچانەی لە ماوەی ڕابردوودا ئازادکراون، ڕێوشۆنێکی توندی ئاسایشیان گرتووەتە بەر، وەک واتقل هاشمی دەڵێت. ئەو تێرۆریستانی لە ناو شارەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتدا خۆیان حەشارداوە، هەڕەشە و مەترسیەکی گەورەن بۆ سەر ئاسایشی وڵاتەکە.